هەموو لایەک بەخێر بێنم کاتتان باش زۆر بەداخەوە لە دوێنێشەوە دوو ڕۆژنامە نووسمان لە سنووری دەوروبەری کۆیە دەزیر کراون ئێمە بەیانی سەردانی بەڕێوەبەری ئاسایشی سلێمانیمان کرد پاشەوە چوین سەردانی هەردوو ڕۆژنامە نووسە دەزیر کراوەکەمان کرد کە دوو کەسی ڕۆژنامە نووسیان لەسەر بابەتی بڵاوکردنەوە وەلو تا ئێستا زۆر مادەکان ئاشکرا نەبووە کە لەسەر بە چ مادە بە چ مادەی حکوم دراویان دەزیر کراون بەڵام ئەوەی کە ئێمە بینیمانن بابەتەکە بڵاوکردنەوەی بابەتەکە نەشرە لە یاسای کاری ڕۆژنامەوانیە ئێمە ڕاستە لە هەرێمی کوردستانە ئەڵێن ڕۆژنامە نووس نابێت دەزیر بکرێت ڕۆژنامە نووس غەرامە ئەکرێت ڕۆژنامە نووس لێکۆڵینەوە لێ پێچینەوەی لەگەڵەکرێت بەڵام دەزیر ناکرێت بەڵام بەداخەوە کە دەزیر کراون ئەمە بە پێی یاساکانی ئوسولی محاکەماتی جەزایی کە یاسایەکی عراقیە کۆمەڵێک ڕێوشوێنی یاسایی لە هەرێمی کوردستان تا ئێستا پەیڕەوە کرێت بەداخەوە کە یاساکانی عراقن هەردوو ڕۆژنامە نووسەکەمان بینی ئێمە بەڵام تا ئێستا حاکم ئیفادەی لێ وەرنەگرتوون حاکم نەیبینیون کە مەفروضە ئەمڕۆ ئێستا تازە باوەڕ ناکەم فریا بکەوێت مەگەر حاکمی خەفەر ئەم شەو بیان بینێت دادوەری خەفەر بیان بینێت کەیسەکەیان زیاتر ئاشکرا بێت کە لەسەر چییە لە دوو طرف و دوو سکاڵیان لەسرە ئەمری گرتنیان بۆ دەرچووە بۆ هەردوو ڕۆژنامە نووسەکە پێشتر کە لە هەولێرەوە هاتوون بەڵام بەداخەوە ئەمری گرتنەکە نەگەشتووە بەدەست ڕۆژنامە نووسەکان ئەمە یەکێک لەو کێشانەیە کە ئێمە ڕۆژنامە نووس بەدەستیەوە ناڵێنین ئەمری دەزیرکردن یا ئەمری ئامادەبوون لە دادگا ناگا بەدەستی ڕۆژنامە نووسان کاتێک زانی ئەبێ بە ئەمری دەزیرکردن ئەمری دەزیرکردن بەم شێوازە کە کراوە برادرانم قسەی لەسەر ئەکەن لەسەر شێوازەکە بەڵام بەداخەوە لەم جارێکیدا کە بابەتی بڵاوکردنەوە بەم شێوازە کە دەزیر بکرێت یەکێکە لەو نەنگیانی کە ئێمە ئەکرێت لێرە و لەوێ باشتر چارەسەری بۆ بدۆزینەوە من وەک سکرتێری لە سلێمانی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان داواکەم هەم ئەو دادگای لێکۆڵینەوەی کە کەیسەکە ڕاتە بەردەستی هەم دادوەری لێکۆڵینەوە هەردوو ڕۆژنامە نووسەکە مادەم بابەتەکەیان بڵاوکردنەوەیە تەنها لە چوارچێوەی یاسای ژمارە 35 ساڵی 2007 هەڵسوکۆتیان لەگەڵ بکەن ئەوی تریشی یاسا چی بڕیارەیە ئێمە ڕۆژنامە نووس ملمان لە مباریکترە بەرامبەر بە یاساکەی خۆمان کەڵم یاساکە خۆمان یعنی ئەو یاسایی کە لە پەرلەمانی کوردستانەوە دەنگی لەسەر دراوە سەرۆکی هەرێم ڕەزامەندی لەسەر پیشانداوە بۆیە جارێککە ژەڵێم بەداخەوە ئەو ڕۆژنامە نووسەکە ئێستا بینیمان باریەخینیان خراپ نییە یعنی ئەوەی کە هەنێک خەبەر لێرە و لەوێ فێک نیوز بڵاو بووتەوە ئێستا بەدریخان وەکو مافی مرۆ خۆی ئەتوانێت قسەی لەسەر بکات بەڵام من جارێککە ژێڵێمەوە ڕۆژنامە نووس کە دەزگیرەکرێت بەداخەوە یعنی پێشێلکردنی یاسایە ئەگینا لە چوارچێوەی یاسا جاریکە ژێڵێن ملمان لەموو باریکترە ئەوەی کە ئێمە بینیمان بۆتان ئەگوازینەوە ئێستا ئەوەش کە پرسیارتان هەیە ئەوتان پرسیارکردنی وەڵام بینەوە سواز بمونێ بەنای خۆی بەخشندەی میهرەبان هەموو لایەکتان بەخێر بێن ئێستەبارەت بە دەستگیرکردنی هەردوو ڕۆژنامە نووس کاک سەرتیب و کاک ئیبراهیم ئێمە لە بەیانیەوە لە سەرخەتین بەندا وەک بڕیاردە لە لیژنەی کاروباری کۆمەڵاتی و داکۆکی لە مافی مرۆڤ و ئەندام لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری هەر لە بەیانیەوە بە ڕێکاری یاسایی لەگەڵلایانی پەیوەندیدار و ئاسایشی گشتی و بەڕێبەری ئاسایشی گشتی لە سەرخەت بووین هەندێک دەنگۆ بڵاو بوو بۆیەوە گوایە تەندروستی دەستگیرکراوەکان ناجێگیرە یا خود بریندار بوون یا هەندێک لەم بابەتانە من لێرە کەسوکاری دڵنیایی بە کەسوکاریان دەدەم و خەڵکی هەرێمی کوردستانیش بە ئاگادار بن الحەمدوللا لایانی تەندروستیان وەکو جێگیری جێگیرە و هیچ ئاسەوارێکی برینداربوون یا وەرگەڕانی سیارە یا شوێنەواری گولە بە ڕوخساریانەوە نییە ئێمە وەکو ڕێکاری پەرلەمانی ئەوەی کە پەیڕە و ئەو مافەی ئێمە داوە بەو ڕێکارە پەیڕەوەی خۆمان لە هەنگاوەکانی خۆمان بەردەوامە بین و چاودێری کەیسەکەیانەکەین وەکو برای بەڕێزم کاکاروان ئیشارەی پێدا تەنها لەو چوارچێوە قانونیەی ڕۆژنامەوانی دادگایی بکرێنەوانی ئینشاڵڵا بە جۆرێک لە جۆرەکان ئازاد دەکرێن خۆگەر بکرێ ئەمڕۆ دادوەری بەڕێزی خەفەر لە ئاسایش مەوجود بێ پێدەچێ ئینشاڵڵا بۆ شەو ئومێ دەکەین کە ئینشاڵڵا بە دیداری کەسوکاریان شاد ببنەوە سەبارەت بە دەستگیرکردنی ئەو دوو بەڕێزە ڕاستە برای بەڕێزی میشارەی پێتا کە دوو داوایان لەسەر یەکیان دژەتیرۆرۆیەکیان وەزیری داراییە کاک ئاوات طبعا ئەو تەبلیغە هەبووە کە دەبوو مەفروض بوو هەم سنتەری میترۆ هەموو فەرعەیە و لێرە ئاگادار بووە هەم خودی شخصەکان هەردوو ڕۆژنامە نووس ئاگادار بوون و تەبلیغیان بۆ بچوایە نەدەبوو بە بەو جۆرە شێوە
کە بۆتە جێگەی تێبینی لای خەڵکی هەرێمی کوردستان کە دەستگیر کراون بە جۆرێکی تری وە نەدەبوو دژە تیرۆر دەستگیریان بکە بە پێی ئەو یاسا ئەو مافێکیانە لە یاسای ڕۆژنامەگەریدا دەبوو شورتە دەستگیریان بکە بەداخەوەکە ئەو چۆنەڵ شێوەگرتنە چۆنەڵی دروست بوو ومێ دەکەین ئینشاڵڵا ئەم کەیسا ڕێڕەوی قانونی خۆی بە دادگەری وەربگرێ و کەیسەکەیان لە چوارچێوە ئەو ڕۆژنامەی کە برای بەڕێزم کاروانی شاری پێدا ئینشاڵڵا دادگایی بکرێن و بە زووترین کار بە دیداری کەسوکاریان شاد ببنەوە بەندە وەک بڕیاردەر لە لیژنەی مافی مرۆڤ چاودێری کەیسەکە دەکەین و بە دوواداچوونی وردەکەین تاوەکو بتوانین دەگا بەکوێ و نەتیجەکەی دەگابێت تەمەنا دەکەین نەگاتە چەند ڕۆژێک بە زووترین کات ئازاد بکرێن و بە دیداری و کەسوکاریان شاد ببنەوە. زۆر سپاس. وەکو هاوڕێیان باسی کەیسەکەیان کرد دیارە کەیسی هەردوو هاوڕێ ئازیزمان کەیسەکە جۆرێک لە جۆرەکان شێوازی دەستگیرکردنەکەی گومانی دروست کردووە لای هەموو لایەک کە بۆچی لەلایەن هێزەکانی پۆلیسەوە دەستگیر نەکراون کە ئەمەش تێبینیەکە و جێی خۆیەتی کە هەموو لایەک ئەم پرسیارە بکەین و وەڵامیشمان دەستکەوێتەوە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە کە بۆچی هێزەکانی پۆلیس هەڵنەساون بە دەستگیرکردنی ئەم دوو ڕۆژنامە نووسە ئەگەر بڕیاری دادگا هەیە بە دەستگیرکردنیان هەرچەندە دوو ڕۆژنامە نووسەکە خۆیان باسەوە دەکەن کە هیچ بڕیارێکی دادگا نەگەیشتۆ پێیان و هیچ ئاگاداری ئەوە نەوە تەنانەت وتی ئێمە پێشتر سۆراخی لەلایەن هاوکارەکانیانەوە سۆراخی ئەوەشیان کردووە کە ئایا هیچ کەیسێکی یاساییان لەسەر تۆمار کراوە لە شاری سلێمانی لە بنکەکانی پۆلیس لە شاری سلێمانی سۆراخیشیان کردو و هیچ وەڵامێکیان دەست نەکەوتەبەوەی کە ئەم ڕۆژنامە نووسانە هیچ سکاڵایەکیان لەسەر تۆمار کرابێت لە شاری سلێمانی بۆیە بۆ کاری ڕۆژنامەوانی هاتوون بۆ شاری سلێمانی دواتر لە کاتی گەڕانەوەیان لەلایەن وەک ئەوەی کە خۆیان ئاماژیان پێیان لەلایەن هێزێکی ئەمنیەوە کە دژە تیرۆر بوون مەفرەزێکیان بۆ دانراوە و دەستگیر کراون کە ئێمە پێمان وایە ئەمە پێشوانی ئەو ڕێکاریانەیە کە لە کاتێکا بانە کەیسێکی مەدەنیە کەیسێکی کاری ڕۆژنامەنووسی بابەتی بڵاوکردنەوەی دەکرا لەلایەن هێزەکانی پۆلیسەوانەیە ئەم دوو ڕۆژنامە نووسە دەستگیر بکرێن و ئێمە لە سنتەری میترۆ داوا دەکەین کە هەر ڕۆژنامە نووسی یاخود هەر بابەتێک کە پەیوەندی هەبێ بە بڵاوکردنەوە بە یاسای ڕۆژنامە نووسی مامەڵی لەگەڵدا بکرێ و داواشمان لە هێزە ئەمنیەکانە کە بە زووترین کات ئەو پەراوی لێکۆڵینەوەی کە لەسەر کەیسەکە هەیەە بە زووتری کات ئیحالی حاکم بکرێت و کەیسەکەیان چارەنووسی ئەو ڕۆژنامە نووسانە یەکلا بکرێت کە ئایا بە کەفالەت ئازاد دەکرێت یاخود ئازاد ناکرێت و سەبارەت بەوەی کە ئێمە لە سنتەری میترۆ چ هەوڵێکی هەیە بتوانین بیکەین ئێمە لای خۆمانەوە لە بەیانیەوانێ و تاکو چەند ساتێکیش پێشەسا نوێنەرایەتی و قوسوڵخانەی هەندێک لە وڵاتان لە پەیوەندی دابووین لەگەڵیاندا و یونامیمان ئاگادار کردوەوە لە بابەتەکە و ئومێدەواریشین کە بە زووتری کات پەڕاوی لێکۆڵینەوەیان ببرێتە بەردەم دادوەر و دادوەر بە کەفالەت ئازادیان بکات چونکە ئەمە کەیسی بڵاوکردنەوە کەسی بڵاوکردنەوە لە یاساکەی ئاماژەی پێکراوە پێویست ناکات بۆی کە هیچ کەسێک لەسەری دەستگیر بکرێت